دەربارەی قورئان و وەرگێڕانی بەشی سێیەم. تەفسیر بریتیە لە لێکدانەوە لە پێناو دەرخستن و دەرهێنانی ناوەڕۆکی دەق و گفتارێک لە چوارچێوەی زانستە قورئانیەکاندا بە مانای ڕاوەکردنی گفتاری خوایی دێت، بە بەکارهێنانی ڕێزمان، یاساکانی ڕەوانبێژی، ڕوونکردنەوەکانی شارع کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، تێگەیشتن و بۆچوونی سەحابیەکانی ڕێزی یەکەم بەبێ فەرامۆشکردنی نووری عەقڵ و ڕووناچی دڵ. لەم ڕوانگەیەوە دەتوانرێت بوترێت لە زۆرێک لەو تەفسیرانەدا کە هەتا ئێستا نووسراون ڕەچاوی ئەم بنەمایانە کراوە. ئەوەندە هەیە بەزاڵبوونی هەر یەکێک لەو خاڵانەی کە ناومان بردن تەفسیرەکە ناونیشانێکی جیاواز وەردەگرێت. تەفسیری ڕیوایەت ئەو جۆرەی تەفسیرە کە پشت بە گفتارەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و متاڵە و تێگەیشتنی سەحابیە بەڕێزەکان کە بە شێوەیەکی باش و ڕاست لە زمانی بەکارهێنراوی ئەو ڕۆژگارە تێگەیشتون دەبەستێت. بەڵام ئەو تەفسیرانەی کە جگە لەم شتانەی باس کران ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ زمان، ئەدەبیات یان لقە جیاوازەکانی دیکەی زانست بەکاردەهێنن پێیان دەوترێت تەفسیری دیرایەت. لە سەرەتا قورئان لەلایەن خودی قورئان و بە پلەی دووەمیش لەلایەن سوننەتەوە تەفسیر دەکرا. لە بابەتی لێکدانەوەی قورئاندا ڕوونکردنەوەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو بوارەدا هەمیشە سەرچاوە گەلێکی متمانە پێکراو بوون و سەحابیە بەڕێزەکانیش ئەم کانیاوە سازگار و شیرینەیان زۆر باش بەکاردەهێنا. لە بنەڕەتدا زۆربەیان چاک شارەزای وردەکاریەکانی زمانی خۆیان بوون و ئەو شتانەی کە لێیان دەگیرا زۆر نەبوون. ئەو شتانەش کە پێویستیان بە ڕوونکردنەوە بوو ڕاستەوخۆیان لە وەحیەوە یاخود لە گفتارەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم وەڵامەکانیان وەردەگرت. بە تێپەڕبوونی کات هەموو ئەو گفتار، ڕوونکردنەوە و تەفسیرانەی کە لەم بوارەدا وتراون کۆکرانەوە و سەرچاوەی فراوانیان پێکێنا. بناغەی ئەم هەوڵ و تێکۆشانەش دەگەڕێتەوە سەر تەقالای هەندێک لە سەحابیەکان. لە سەردەمی تابعیندا ئەم جۆرە چالاکیانە فراوانتر بوون و میراتێکی جددیان بۆ چەرخەکانی دواتر جێهێشت. لە دوای سەدەی دێیەمی زاینی لەلایەن لێکۆڵەرێکی وەک محەممەدی کوڕی جەریری تەبەریەوە ئەم میراتە زۆر بەباشی بەکارهێنرا و چەندین بەرگ تەفسیر بەرهەمهێنرا. ئەم کتێب و پەراوانەی کە لە پاڵ ڕیوایەتەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لە خۆگری ئەو فەرموودە و گفتارانەش بوون کە لە سەحابیەکان، تابعین و شوێنکەوتەی ئەوانی شەوە جێڕاونەتەوە بوو بە کانگایەکی پتە و بۆ خەڵکانی ئایندا. لە دوای تەبەری زەمەخشەری کە زانایەکی موعتەزیلەکان بوو لە هەمانکاتدا وەستایەکی کارامەی زمانەوانی بوو، بە کتێبە بەناوبانگەکەی بە ناوی کیشاف بە یەکێک لە پێشڕەوەکانی بواری تەفسیری دیرایەت دادەنرێت. مەفاتیح الغەیبەکەی فەخرەدینی رازیش یەکێکە لە دەنگە بەهێزەکانی سونیەکان و بە یەکێک لە نمایندە هەرە گرنگەکانی ئەم نەریتە دادەنرێت. ئەنوار التەنزیل و ئەسرار التەئویل یەکێکی دیکەیە لە ئەڵقە گرنگەکانی ئەم زنجیرەیە و لەو ڕوانگەیەشەوە کە وەڵامی تێبینیایەتی زالیەکانی زەمەخشەری داداتەوە گرنگیەکی تایبەت بەخۆی هەیە. سەردەمانی دواتر لە پاڵ تەفسیرەکانی ڕیوایەت و دیرایەتدا لە بازنەی تەسەوف و فیقهێشدا چەندین بەرهەم خرانە مەیدان. چەندین کەسی ناوازە و بلیمەتی وەک ئەبولەیسی سەمەرقەندی، بەغاوی، ئیبن کەسیر، جەلالەدینی سیوطی، ئەبوو سعود، کەمال پاشازادە، ئیسماعیل حەقی بورسەوی، ئالوسی بەغدادی، وەهبی قۆنیایی، حەمدی یازر و هاوشێوەکانیان تەنها چەندانەیەکن لەوانەی کە بەردەوامیان بەم نەریت و ڕاستەهێڵەدا. زۆربەی ئەم زاتانە و هاوێنەکانیان لە بابەتی تەفسیردا زۆر هەستیار بوون. لە پێناو تێگەیشتنی ڕاست و دروست لە مەبەستە ئیلاهیەکانی ناو قورئان هەموو ئەو شتانەیان کرد کە پێویست بوو بکرێن و لەم بوارەدا هەوڵێکی بان مرۆییان بەگەڕخست. تێکۆشان بەو پەڕی جددیەتەوە دەستنیشان بکەن کە ڕیزی یەکەمی سەحابیەکان لە کاتی دابەزینی قورئاندا چۆن لە وشە بە وشەی قورئان تێگەیشتون و ڕاوێیان کردووە.
محکەماتیان وەک بنەمایەک وەرگرت و پاشان تێبینیەکانی خۆیان دیسان بە پێوەرەکانی قورئان و سوننەت هەڵسەنگاند. بەم جۆرە ئەو زانیاریە بێکەڵکانەیان تەتەڵە کرد کە بە ناوی ڕاوە و تاویلەوە دوژمنانی قورئان خستبوویانە گۆڕێ و هەوڵ و تێکۆشانێکی نائاساییان بەگەڕخست بە ئامانجی ئەوەی کە ئێمە بە دروستی لە مورادی ئیلاهی تێبگەین. لە پاڵ ئەم چوارچێوە گشتیەدا کە بۆ تەفسیرمان کێشە، حەمدی یازریش هەندێک تێبینی گرنگی هەن. بە گوێرەی ئەو تەفسیر کە بە مانای کردنەوەی شتێکی داخرا و ڕوونکردنەوەی دێت، بە پرۆسەی دەرهێنانی ماناگەلێک لێوەی دێت کە لەگەڵ مورادی خواییدا گونجاو بێت. قورئانی پیرۆز بە فراوانیە گەردوونی و ئەو قوڵیەی کە هەتا ئەبەد دەتوانێت شتانێک بۆ هەموو کەسێک باز بکات، پەراوێکە کە تایبەتمەندی و ناوازەیەکەی سەلماوە لە پاڵ خەسڵەتەکانی وەک دواندنی چەرخە جیاوازەکان، نەتەوە جیاوازەکان و خەڵکانی ناو ئاستە زانستیە جیاوازەکان و تێگەیاندنی گوێبیستەکانی بە ئاسانی، کتێبێکی پڕ لە حیکمەتی وەهایە کە لایەنێکی قوڵ، نادیار، ئاڵۆز، پوخت و متەشابیهیشی هەیە. ئەم چوار خەسڵەتە سێدانەکەی سەرەتایان قوڵی و نهێنیەکانیان بە کۆدەنجی زانایان سەلماوە. ئەوەی چوارەمیش بە ئەمانەت تەسلیمی تەفسیر و تەویلی ئەو لێکۆڵەرانە کراوە کە لە زانستدا ڕۆچوون، پابەندی محکەماتن و کراوەشن بە ڕووی متەشابیهاتدا. بەڵێ، هەرچەندە هەموو کەسێک دەتوانێت شتێک لە قورئان تێبگات، بەڵام پەیبردن بە هەموو قوڵیەکانی و دەورەدانی تایبەتە بەو ئەربابی تەفسیر و تەویلەی کە لەم بوارەدا بە بەهرە و توانە پێویستەکان پڕچەکن. ئەوان لە تێگەیشتن لە شتە نادیار و ئاڵۆزەکاندا هەم ڕەچاوی یاساکانی زمانەوانی دەکەن، هەم بە جددی پابەندی ئوسوڵن. بە تێڕامان وردبوونەوە و بیرکردنەوەیەکی ورد و قوڵ تێدەکۆشن کە بە مورادی ئیلاهی بگەن لە بابەتی ڕوونکردنەوەکانی ساحیبی شەریعەت صلی الله عليه وسلم. وحی مەتلو لە پێودانجی وحی غەیری مەتلو دەدەن، ڕیوایەت بە دیرایەت و دیرایەتیش بە ڕیوایەت قوڵتر دەکەنەوە. باوەڕم وایە بە درێژایی مێژوو تەفسیرکارە ڕاستەقینەکان هەمیشە بەم جۆرە ڕەفتاریان کردووە. هەرچی تەویلیشە بریتیە لە گەڕاندنەوە و ئاراستەکردنی ڕەفتار و هەڵسوکەوتێک بۆ لای یەکێک لە مانا گریمانکرا و معقولەکانی. هەندێک گوتویانە تەویل بریتیە لە ڕاوەکردنی گوفتار و کردارەکان بە پێچەوانەی تێگەیشتنی عەقڵی ڕواڵەتیەوە، واتە لێکدانەوەی شتێکی بینرا و بیسترا و بە شتێکی دیکە کە یەکسەر و لە پلەی یەکەمدا بە خەیاڵدا نایەت، هەرچەندە لە معقولاتەکانە وەلێ خەڵکی یەکسەر و ڕاستەوخۆ لی تێناگەن. بەڵام ئیمامی ئەبوو مەنسووری ماتوریدی ڕایەکی جیاوازی هەبووە و وتویەتی تەفسیر بریتیە لە ڕاوەکردنی قورئان لەلایەن سەحابیەکانەوە، وەلێ تەویل بریتیە لە متاڵا و تێبینی تابعین و ئەوانەی دوای ئەوان. وشەی تەویل کە لە ڕەجی ئەوەلەوە هاتووە بە مانای هەڵبژاردن و سەرخستنی مانای گوفتارێک دێت بەسەر مانا گریمانکراوەکانی دیکەدا، کەوایە هێنانی ئەو مانایانەی کە دوور و نزیک پەیوەندیان بە دەقەکەوە نییە و گریمانکراونین، نەتەفسیرە و نەتەویلە. جگە لەمە بناغەیەکی گرنگیش ئەوەیە پێویستە پاڵپشتێکی عەقڵی و نەقلی هەبێت کە هێما بۆ مانا پێشنیارکراوەکە بکات، دەنا بەبێ هەبوونی هێما ئاماژە و نیشانەیەکی معقول چاوبواردن لە مانای ڕاستەوخۆی دەقەکە و داتاشینی مانا بۆ وشە و ڕستەکان بە ناوی مەجاز و کینایەوە شتێکی باتڵە و بەهایەکی نییە. بەرهەمی تەویل میئالیشی پێوتراوە، ئەمەش بریتیە لە هەڵبژاردنی هەندێک لە مانا گریمانکراوەکانی دەقێک بە تەواوی کەم و کورتیەکانیەوە. میئال هەروەک چۆن وەرجێڕان نییە، تەفسیریش نییە. جاروبار هەندێک شوێنی لە تەفسیر دەچێت، بەڵام دیسانیش لە چوارچێوەی میئالدایە. لە چەرخەکانی سەرەتاوە هەتا ئێستا لە پاڵ هەندێک وەرجێڕانی باش و خراپدا چەندین میئال و تەفسیریش نووسراون، لە ئێستاشدا دەنووسرێن، لەمە و دواش دەنووسرێن. ئێمە هەمیشە چەپڵەمان بۆ هەموو ئەو هەوڵ و تەقەلایەنە لێداوە کە لە پێناو بیسترانی دەنجی قورئان و ڕوونبوونەوەی مەبەستە ئیلاهیەکانیدا دەدرێن. بەتایبەت ئەگەر لەم کۆششانەدا ئەم شتانە و هاوشێوەکانیان فەرامۆژ نەکرابن
کات و ڕاوە تایبەتەکەی، هەلومەرجەکانی ئێستا و خوێندنەوەی دروست بۆیان، مەبەستەکانی شەریعەت و تێگەیشتنی گونجاو لێیان بە گوێرەی قورئان و سوننەتی سەحیح، ئەو بۆچوونانەی کە بەهۆی بەدوای یەکداهاتنی فیکرەکان کەڵەکە بوون و لە سایەیاندا هەموو شتێک زیاتر ڕوون دەبێتەوە و ئاشکرا دەبێت.